نیوەڕۆ باش لێمە لای تۆ قسەمامە بکە بزانین چی هەیە. بەڵێ هێوی دیارە لە دوێنێەوە شەپۆلێکی بارانباری ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتوۆتەوە و بە شێوەیەک بارانەکە پسرا بەڵام دوانیوەڕۆی ئەمڕۆ بە پێی پێشبینیەکانی کەشناسی و بوومە لە زەزانی هەرێمی کوردستان شەپۆلەکە سرتر دەبێتەوە لەسەر هەرێمی کوردستان بۆیە ناوەندی هاوبەشی هەمانجی قەیرانەکان لە هەرێمی کوردستان ئامادەکاریەکانیان دەست پێ کردووە بۆ ئەوەی لە کاتی دروستبوونی لافاو لە پارێزگاکانی هەرێمی کوردستان تیمەکانیان بنێرنە ئەو شوێنە نەدەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ میوانەکەم بکەم بۆی بزانم چەند تیمیان ئامادە کردووە و کار و چالاکیەکانی ئەوانیش چییە بە تایبەتی لە کاتی بوونی قەیرانەگیا خود ڕووداوەکان لەگەڵ سروە ڕەسوول بەڕێوەبەری گشتی ناوەندی هەمانجی قەیرانەکان لە هەرێمی کوردستان سروە خانسلااوت لێ بێ پێم بڵێ ئامادەکاریەکانی ئێوە چین و چیتان کردووە بۆ ئەوەی کەمترین هاوڵاتی زیانی بەربکەوێت لە کاتی دروستبوونی لافاو یاخود هەر ڕووداوێکی دیکە. بەڵێ ئەو کاتتان باش بە خێر بێن. طبعاً بۆ خۆتان دەزانن کە گۆڕانکاریەکانی کەش و هەوا نەک لە هەرێمی کوردستان لە ئاستی جیهان زۆر خێران و وەکو دەبینن لەو ساڵانەی دواییە چەندین ئەزمموی نوێی نیشانی وڵاتان داوە کە لە سەرەتادا لەوانەیە مامەڵەکردن لەگەڵی سەخت بووە بینیتان لە ڕۆژانی ڕابردوو تەنانەت لە چەندین وڵات لافاو ڕووی داوە زیانێکی زۆری لێکەوتەوە. ئێمەش لەو سێ ساڵەی ڕابردوو بەڕاستی گۆڕانی کەش و هەوا زۆر بەڕوونی کاریگەری کردوتە سەر هەرێمی کوردستان چ لە بابەتی وشکە ساڵی لافاو لە هێزی هەورە بروسکەکان لە بەرزبوونەوەی پلەکانی گەرما وەک بینیتان بۆ یەکەم جارە کە لە ناوەڕاستی مانگیدا ئێمە بینیمان لە کۆتایی مانگیدا بۆ یەکەم جارە کە ئاوا بە زوویی پلەکانی سەرما دابەزێت بۆ ژێر 0% وەکو بینیتان لە شەپۆڵێکی سەرما لە 20 بۆ 23 مانگ کە دەستی پێکرد. بۆیە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەم لە ئاستی استراتیجی لە بابەتی دامەزراندنی سیستەمێکی بەهێزی وەڵامدانەوەی قەیران و کارەسات هەم لە ئاستی وەڵامدانەوەی خێرا و ئامادەکاری هەنگاوی جددیمان گرتۆتە بەر. یەک لەو بابەتانە بۆ نمونە لە ژووری ئۆپەراسیۆن کە 17 وەزارەت و هەروەها بەڕێوەبەری JCC لە تەواوی پارێزگا و ئیدارە سربەخۆکان لەو ژوورە بەشدارن. ئێمە سەرڕای ئەوەی کە بە سەرپەرشتی بە ڕێزان پارێزگار و سەرپەرشتیاری ئیدارە سربەخۆکان JCCەکان ینی چەند مانگە دەست بە ئامادەکاریەکان کراوە لەگەڵ تەواوی فەرمانگەکان کە هەمویان بەڕاستی تەقسیریان نەکردووە لە بابەتی ڕێگریکردن لە لافاو لە پاکردنەوەی منهۆڵەکان وەکو بینیتان دروستکردنی پۆند و چەندین پرۆژەی تر بەڵام هێزی گۆڕانکاریەکان ئەوەندە بەهێزە کە بەڕاستی ئامادەکاری زۆر جددی دەوێت. ئێمە لە ژووری ئۆپەراسیۆن پلانێکی تۆکمەماندانە سەرەتا هاوڵاتیانمان زۆر بە چڕی ئاگادار کردەوە لە تەواوی میدیاکان لە تەواوی پیج و وێبسایتەکان بەوەی کە شەپۆڵێک بەڕێوەیە پێویستە هاوڵاتیان لێی ئاگادار بن. بەداخەوە تا ئەوڕۆ هاوڵاتیەک بەهۆی هەورە بروسکە زۆر بە سەختی بریندار بووە و کاریگەری تەواوی خستۆتە سەر و دوێنێش هاوڵاتیەک لەسەر چیایەک هەڵدێردرا بۆ ئێمە ناخۆش بوو ئەو ڕۆژ حاڵەتێکی گیان لە دەستدانمان لە کەرکووک هەبوو. ئەو ئامادەکاریانەی کە گیراو نەبەر سەرڕای ئەوەی یەکەم هۆشیارکردنەوەی هاوڵاتیان بووە ئەویش لە ڕێی بەرایەتی گشتی کەشناسی بوومە لەرزانی لە وەزارەتی گواستنەوە کە بەڕاستی ڕۆڵێکی ئاکتیڤیان هەیە و دواتر ئێمە پلانێکی تۆکمەمانداناوە ئەگەر خوا نەخواستە ڕوویدا لەگەڵ وەزارەتی شارەوانی بەڕێوەبەرایەت دەستەی گەشت و گوزار هەبە سوپاسەوە هەموو ساڵێک هۆتێل و مۆتێل و ئەو بابەتانە ئامادە دەکەین لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی بەڕێوەبەرایەتیەکانی کۆچ کۆچبەران وەڵامدانەوەی قەیرانەکان لە پارێزگا و ئیدارە سربەخۆکان هەڵدەستن بە ئامادەکردنی خۆراکی گەرم لەگەڵ ئەوان و ئامادەکردنی پاسی گواستنەوە و دواتر کەلوپەل و ئێمە تا ئێستا لە پێنج مەترسیەک هەیە دوای پرسیارم دەبێت هیچ مەترسیەک هەیە لەوەی کە لافاوێک پارێزگاکانی هەرێمی کوردستان بگرێتەوە؟ بەڵێ ئێستا بە پێی پێشبینیەکانی کەشناسی لە دوای تۆزێکی تر شەپۆڵێکی تر دەست پێ دەکات. طبعاً ئێمە ئەگەر تەنیا
شکیش بکەین ئامادەکاری تەواوی خۆمان دەکەین لەبەرەوەی بۆ ئێمە تەنانەت هاوڵاتیەکیش زۆرە ئەگەر زەرری بەربکەوێ بۆیە ئێستا ئامادەکاریمان کردووە بۆ ئەوەی شەپۆڵێکی کە ڕوبەڕووی هەرێم دەبێتەوە و مەترسیەکەی تا درنگانی ئەو شەو بەردەوام دەبێت و ئێمەش لە حاڵەتی ئامادەباشی داین بە هەماهەنگی لەگەڵ تەواوی لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بەڕێزشتان بەڵێ هێوی ئەوەی جێبیست بووی ئەمە زانیاریەکان و بوو لەبارەی ئامادەکاریەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی لافاو لە هەرێمی کوردستان وەکو باسیشی کرد ژوورێکی ئۆپراسیۆن پێکێنراوە بە سەرپەرشتی تەواوی پارێزگاکان و یەکەی ئیدارە سەربەخۆکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی نەخوازرا و ئامادەکاریەکان دەست پێ بکەن و کەمترین هاوڵاتی زیانی بەربکەوێت.